سڵاوی کامەران حاجی عومەر وتینی باسی ڕۆژتان لێبێت ئەم جارە باس لە ڕێژەی تەلاق و هەوڵ و هیمەتی لیژنەی فتوای سەر بە یەکێتی زانایانی ئاینی ئیسلام دەکەین کە باس دەوە دەکات لە ساڵی 2020 زیاتر لە 2000 کەیسی جیابوونەوەی خێزانیان لایە ژن پیا و سکاڵایان تۆمار کردووە گلەییان هەیە لە یەکتر خەریکن جا دەبنەوە منداڵەکانیان بێ سەرپەرشتی دەبن لیژنەی فتوا دەڵێت لە ساڵی 2020 1007 کەیسی جۆر بە جۆر کە کار گەیشتۆتە تەلاقدان ئەوان چارەسەری ئەو کێشەیان کردووە ئەرێ بەڕاست تەلاق چۆن دەکەوێت ینی چاکبوونەوە یاخود چارەسەرکردنی تەلاق ئەو کەسانی کە تەلاق دەدەن بەرامبەرەکەیان هاوسەرەکەیان هاوژینەکەیان چۆن چارەسەری بۆ دەدۆزنەوە جائیزە بچێ لای مەلایەک تەلاقەکەی کەوتو چاک بکاتەوە یاخود چارەسەری بۆ بدۆزێتەوە یاخود تەنیا لە ڕێی لیژنەی فتوا دەبێت یان لە دادگاکانی کوردستان دەبێت هەوڵ دەدەین زانیاری زیاترتان بۆ بخەینەوە. پێم بڵێ چی لە تەلاق دەگەی لە وشەی تەلاق چۆن پیاو دەتوانێت ژنێک تەلاق بدە بۆ نمونە دەزانی ئەمە؟ ئەزانی چۆنە ئینسان بە هیچ نوعێک وشەی تەلاق بەکاربیێنی باش نییە بەڕای من باش نییە ینی لە هیچ حالەتێک لە هیچ حالەتێکە باش نیە زیوایە لە تووڕەبوونە بەڵام لە شەڕان شەوایە کە تەلاق ئینسان تەلاق دێنێ دەبێت سێ شاهید دەبێت سێ ئینسان وەکو مسلمان دەبێت سێک پیاوە بێ سەنەگەر لە بەرچاوی ئەوان ئەوە تێگەیشتی ینی تۆ بەڵام وەکوت وشەی ناوهێنانی تەلاق بە هیچ شێوێک باش نیە پێم باش نیە پێت باش نییە باشە ئێستا لیژنەی فتوا هەوڵی چاکردنەوەی پەیوەندی نێوان ژن و مێردەکان دەداوانەی لەگەڵ یەکعادسن پێت باشە لایەنی ئاینی بەشداری بکات لە چاکردنەوەی خێزان شتێکی باش دەزانی بەڵێ تو چی لە تەلاق تێدەگەیت لە وشەی تەلاق چی تێدەگەیت تەلاق وەڵەت جابوونەوەی بینی دوو هاوسەرە کە یان لە بەهۆی نەبوونی و ناخۆشی بینیانە گرفتێک دروست لیژنەی فتوا دەڵێ لە ماوەی ڕابردوو ساڵی ڕابردوو 2020 نزیکەی 2000 کێشەی نێوان ژن و مێردمان چارەسەر کردووە هەندێک بەسەر کارگەیشتۆتە تەلاقدان تەلاقی یەکەم هەیە دووەم هەیە سێەم هەیە ئەو ژمارەیەت پێت چۆنە پێت تەبیعیە بەخوا بزانم هەر وانە وانە چۆن بەخوای پێم ڕاز نییە ینی زۆرە یان کە هەر نەکرایە چابوونەوە نەکرا یعنی ئەو ڕێژێ زۆرە نەکرایە ئەوان دەڵێن 2000 کەیسمان هەیە 1007 کەیس ژن و مێرد پێکمان هێناونەتەوە چارەسەری کێشەکەمان کردووە قەناعەت ناکەم قەناعەتت بە ئامارە بۆ بێ قەناعەت چونکە ئەو زیاتر ئەو کەسانێکە ئەو لەوانێ و ژمارەیان گوتبی لەوانێ زیاتر لۆ بەرژەوەندی خۆیان یان لە بۆ هەتا برێن ئیشمان دەستکەوتە و بەڵام کاکە خەڵک دەڵێ ینی وە دەبینن دادگا پڕ بۆ لە کێشەی تەلاق ژن و مێرد پارێکە پارێزەرێک دەگرێەوە یان پێدوانی ئەوانیش ڕۆڵێک ببینن لە چارەسەرکردنی کێشەکان هەر دەبێ ڕۆڵ ببینن بەس بەو شێوەی نییە ینی زۆرترە نەنگدیوە ینی هەر کەسەکە پێشوازی ناکەن نەخێرا هەر کەس بەرژەوەندی خۆی دێ مامۆستا ئاینی چ مشکلەی نییە لەخوا بەست واللهی ئەمە کێشەیەکی کۆمەڵایەتی زۆر گەورەیە بە حەقەت یعنی زۆر کێشەیەکی گەورەیە کۆمەڵایەتی خەمەکەت پێ گەورەیە بەڵێ زۆر گەورەیەمە بۆ وای لێ هاتووەی شەکە و هەلا نەتیجەی ئەم ئەتەرنێت و فەیسبوک و لێک تێک نەگەیشتنی خێرزان ژن و مێرد ئەمە بۆتە هۆکارە بۆ هۆکار ئەمەیە کاکەش باشە پێت وایە خەڵکێک کە دەچێتە لای پیاوانی ئاینی لە دەرگای محکەمە نادا چی لێ تێدەگەی لەمە ینی بۆ ناچنە محکەمە وڵی بە من هەر چوار تەواوکەری یەکەم ئێمە خۆمان کۆمەلگایشی مسلمانی وانە ڕێگە سەرچەکەمان لەبێ ئاینەکە بێتن باشە پێم لە تەلاق چۆن دەکەوی ئەمەیان فتوای مەلای و نازانمە من لێ تێ ناگەم کە تووڕە دەبی لە ماڵێ داکی منداڵان ئەمڕۆ قاپ نەشوراوە ئەمڕۆ چوزانم شتێک بووە وشەی تەلاق دەهینێ سەر نەخێر زۆر جوان نییە بۆ پیا شتە بەکار بێنێت جوان نییە باشە پێم لە ئێستا ڕێژەی تەلاق زۆر بووە مامۆستایانی ئاینی دەڵێن لە ماوەی یەک ساڵدا 2000 کەیس ژن و مێرد خەریکن جیا ببنەوە هاتۆتە لای ما
1007 کەیسیشی کە تەلاقیان کەوتووە وامان کردووە تەلاقەکە ینی چارەسەر ببێ چی لێ تێدەگەی لەم ڕقەمە تۆ دەچێت لای پیاوێکی ئاینی بۆ ئەگەر کێشەیەکە بێت لە نێوان ینی ژنوە بەخۆی بەڵێ ئەمە ئیسلامی ینی بەڕێگەی شریعەتی ئیسلام ینی کە کومارە دەکرێت دەبی بۆ ڕێگەیش یان جیا ببیەوە یان هەر لە ڕێگەی ملاوە خۆی لە ڕێگەی بەڵێ باشە ئەی محکەمە وحاول بجێری قانونی خۆی لەگەڵی دەکە تۆ محکەمەت پێ باشترە یان لە ژنەی فتووە بەخوای طبعا فتووە ئەنجە محکەمە فتوات پێ باشترە بەڵام ژنەی فتووە دەڵێ نابی ئافرەدیان پیا و بچێتە لای مەلایەک یان بەتەنێ پیاوێکی ئاینی چونکە ئەمە دەبێت لژنەی فتووە بڕیار بدا یەک کەس عقلی بە بەسەلەکە ناشکێت چکە مەسلەی تەلاق و مەسلەی مافی ژن و مەسلەی مافی پیا و چاکردنەوەی تەلاق کارێکی قورسە تۆ دەڵێ چی لەمە پێ دوانی قورس بێت لە خۆی لە ئاینی ئیسلام ئەمە کە ئیسلامی لەسەر ئاینی ئیسلام دەڕۆن مەلا بەخۆی ینی کە خوای گەورە قورئانی دانایە هەموو شتێک بە جۆرەی قورئان کە مەلاش بەخۆی کە قورئان دەخوێن و تێ لی تێدەگا ئێمەش بە جۆرەی ئەوە بەڵام لیژنە باشتران یەک کەس بەخۆی لیژنە طبعا باشە ئێستا تۆ دەتوانای پیاوەکە تەلاق بدەیت ناتوانێت تۆ دەتوانی پێتان ڕاستە ینی مەسەلا دەزانی چۆنە ینی تەلاق لای ئافرەت نەبێ ئێستا لە محکەمە هەیە ئافرەت دەتوانێت داوای تەلاقکە بەڵام لە شەرە ئێوە ئاگادارن کاوی شەبێ بەخوای نەتانزانی نەمانزانی ئەو شتە بەس دەکرێت لە شەرع هەموو شتێکی زیاد بکەن ئاساییە چکە لە شەرع ڕێی نەدایە بەس ئێستا هەرگە زیادی دەکەن باشترە یان خراپترە طبعا ئەوە دەگەڕێتەوە سەر ڕەئی ژن وێر دەکەی احتیمالە پیاوەکە خراپی ژنەکە قبوڵی دەژن بێ باشیان خراپ ناخێر چکە ژن یعنی تا دەڵێ ژن بە شاهێد ناتی لە محکەمەش چکە ژن یعنی فکری جیاوازە لەگە پیاوە هەیە بەڵێ چکە ینی ژن کە ینی زۆر جار قسەی دەکە شتێکی دەکە لی پەشیمان دەبتەوە لۆی خوای گەورە تەلاقیشی خستوتە دەست پیاو لە عقلی نا نەخێر نا بەس چیا ینی پیاو عقلی گەورەترە لە ژن چکە ژن جاروا هەیە قسەی دەکە لی پەشیمان دەبتەوە شتێکی دەکە چکە ئەگەر بەدەست ژن بیزێ ڕۆژێ لاوانێ سێجار پیاوەکە تەلاقدا بەس پیاو هەتا زۆر یعنی زۆر تووڕە نەبی زۆر ئەوە نەبی تنجنەکەی تەلاق نادا. بەخۆی تەلاق چەند زۆری هەیە تەلاق لە عەسەبیەوە هەیە تەلاق لە خۆیوە سوێن بە تەلاق دەخوایە زمانی ئێستا تەلاق ڕاهاتوە بەڵام تەلاق ئەگەر کەسێک سێ بە سێ تەلاق بخوا بە هیچ شێوەیەک چارەسەر نییە چارەسەر نییە هەموو مەلایەن هەموو زانای ئیسلامی بەڵام دەڵێن مارە بەجا شێ دەکەیش کەسێک کە مارەوە بوختانە بە ئیمامی شافعی دەکرێت ئەوە دەڵێن ئیمامی شافعی لە قانونی محکەمەی ڕێداوە مارە بەجاش چۆن مارە بەجاش ئەوەیە کەسێک دێتە لای تۆ دەڵێ من کاکە ئەو ژنەی خۆن تەلاقم خواردە با شەیەک لای توبی ڕۆژی دواتر دێمەوە تۆ تەلاقی دەبۆ بێتەوە ژێر نکاحی من تۆ چا نابی سێ بە سێ کەسێک تەلاق بخوا بە هیچ شوێک هەموو زانان سێ چۆن ینی یەک دوو سێ هەر سێک بڵێ تەلاق یەک تەلاق سێ بە سێ تۆم تەلاقدا باشە هەموو زانانی ئیسلامی ئێستا باس دەوە دەکرێت تەلاق ئەگەر سێ جاریش بیخۆی هەر دەبێت بە حسابی یەک دەکرێت ئەگە کەسێک بەانقەس سێجار لە سێبرێت تەلاق ئەبەت ئەو تەلاق هەموو زانایانی ئیسلامی خڕیتەوە تەلاق چا نابێت تۆ خێزاندارنی باشە سبەینی کچێک دەخوازی دەستنە دادگا مارەی دەکەیت مارەی یەکەی زێر بۆ تۆ گرینگە چەند مسقاڵی چەند چۆن گرنگ نییە چۆن چی پێ دەڵێت ئێستا بۆ خۆی بەڕای من ئەو شەرع چەند داناوە دەتەوە 90 مسقال ئەوکێکە زیاد لەسەر گەنجەکە دەبێتە بارگرانی بعد ئەگەر کچێکیشت بەدڵ بۆ گوتی 50 مسقالم دەوێت 60م دەوێت یاتۆ بۆ گەنجەکە دەبێتە ئێستا بۆ من لەگە 50 بکەم خۆی بۆ گەنجە ناخۆشە بەڵام هەندێک دەڵێن ئەمە گرنتی ئەوەیە ژنەکە تەلاق نەدرێت ناوەڵەوانە ئەری گرنت ناوەڵا دوو ڕۆژترە دی ئەو بینیان نەما لە بینی یعنی باش نییە ناوەڵا بەڕایم باش نیە تۆ ئەگەر کچێک بەدڵشت بێ داوای 50 مسقال لێ بکە نایخواست ناوە بەس دەگەومە ماری جیابێ ماڵی جای ماڵی جیا باشتر بە من لە زێرەکە لە زێرەکە 50 مسقالی پاشی بۆ دانانی ناوەڵا شەڕە چەند بێەوەم بێ شەرە چی بکرێ باشە والله وەختی خۆ قەدیم باشتر بێ ئێستا عنەوەی بە مبایل و بەو شتانە شتێکی جوان نیە ئێستا بە مبایل درێوە لە کاکە دەی دەمی چیژەکەی دەمێ
ئەو شتە باش نییە ینی بە موبایل کچ بە مێردان باش نییە نەتیجەی چییە؟ خراپە تەلاقە تەلاقە زۆربەی جار تەلاق ئەرێ وەڵا باشە بەڵام ئێستا خەڵکێکی زۆر دەڵێ کاکە مەسلەی تەلاق ینی دەکرێت چارەسەرشی بۆ بدۆزرێت سەری سەتا وەزعاوە بە موبایل و بەوە بی تەلاقدان زۆرە بی زۆر ئەرێ وەڵا چی بکەینەدی ئەگەر موبایل ئێستا چی بکەینانی کاکە بەخۆی بێتە پێش باشترە بە موبایل باش نییە موبایل باش نییە شتەچی باش نییە پسند نییە ئێستا تۆ ئاگاداری لژنەی فتووە زیاتر لە 2000 کەیسی ژن و مێردی لایە وەزعی لە بە وەزعەیە لە بە وەزعی کاکە موبایلە و نازانین چێت نییە بەس بە موبایلەکەی خۆی هەرە کێشی درێەوە هەمەیە قەسرم هەیە ئەوشتم هەیە هیچی لە گۆڕێن باشە تۆ ئەگەر کوڕت ژنی بۆ بینی کچت بە مێرد بێت چۆن چنگاوێ کرد وڵای ئەم دەستمەکە کابراش پیاوانە بی ئەوە بی باش بی نەکۆم ناسمی کە شووا بینم چەند ساڵە زاوت کرد وڵی تقریبا 13 ساڵ ئەو کاتێک کە لە ماڵەوە تووڕە دەبی وشەی تەلاق دێتە سەرزارت واللهی گوناهە بەڕاستی لەگەڵی نی نابێ نابێت تەلاق گوناه لە مێشکردا نییە دەزانیت تەلاق چۆن دەکەوێت دەزانم سێ جار ئەگەر تەلاق سێ جار تەلاق داتەوە یعنی دەڵێ یەک سێ جار تەلاق حرام دەبێتەوە دڵنیای تەلاق بۆ دەکەوێت دنیامەوە باشە ئەو کاتێک کە کێشە لە نێوان ژن و مێردێک دروست دەبێت ناگەنە تەفاوم یعنی ناگەن بەیەک چ شوێنەکەت پێ باش هەڵبژێردرێ بۆ چارەسەری کێشە طبعاً تەرەفی سێم پێویستە محکەمەیە لژنەی فتوایە چوزانم بەڕاستیەوە خزم نزیک لەوانەیە کەم جار بگنێک باشترە خزمەکان ئێ نزیک بزان چێ زیاتر تەسیری هەیە لە پیا و لە ژنەکە لە هەردوو لە بگنەیەک باشترە پێش بگنە فتووە و محکەمە بەس فتوواش ئەگەر عشایری و فتووە بێ زووتر چارەسەدە بەس محکەمەش لژنەی فتوات پێ باشترە یەکەم جار کەس و کار بێت دوای فتووە دوای لە بەسێکە درێژ دەبێت مەسا دوو درێژ دەبێەوە مەسەرەکە باشە بۆ ڕێژەی تەلاق زۆر بووە پێ دوایە هەر بۆ خۆمان ڕێژەی دانیشتووە زۆر بووە ئاساییە یان وەزاکە باش نییە واللهی تەسیرە ئەو وەزعەکە بەڕاستی گەنج دەچن بە زیاتر مەسەرەن تەماشای جنسی ئەو شتانەکە بەس زەواج ئەو شتە نییە ئینسان دوێ معدل عمرەکە نەخۆشیە خۆشیە فەقیریە دۆرەمەدی ئەو شتانە قبولمان دوێ بزەبێت دوێ ئینسان ڕازی بێت. زۆربەی داتاکان بازدەوە دەکەن کە ڕێژەی تەلاق لە نێو هەرێمی کوردستان زیادی کردووە بە تایبەت لە ساڵی ڕابردوودا کە بەهۆی کەرنتینەوە کێشەی کۆمەڵایەتی زیادی کرد ڕێژەی تەلاقیش زیادی کردبوو بەڵام سەبارەت بە ساڵ من ئامارێکی دەستەی پارێزەر و زانیاری یاساییم لایە کە باز لە ئاماری 2017 دەکات دەڵێ لە 2017دا 2985 حاڵەتی تەلاق بووە لە 2018دا بۆ تا 3598 حالت تەنیا لە شاری هەولێر کە 613 حالت زیادی کردووە لە سلێمانی 1360 حالەتی جیابوونەوە هەبووە لە دادگا تۆمار کراوە لە 2018 بۆ تا 4085 واتە 2725 حالەتی جیابوونەوەی خێزان تەلاق لە نێو خێزانەکان لە سلێمانی ڕووی داوە کە ئەمەش ڕێژەیەکی یەکجار زۆرە لە پارێزگای دۆک 1384 حالت تۆمار کراوە بۆ 2018 1509 حالت واتە 125 حالەتی جیابوونەوە زیادی کردووە یعنی لە ساڵێک بۆ ساڵێک ڕێژەی جیابوونەوە زیاد دەکات دیارە لیژنەی فتوای سەر بە یەکێتی زانایانی ئیسلامی کوردستانیش هەوڵ دەدات کە لە ڕووی ئاینی و لە ڕووی شەرعەوە جیابوونەوە شتێکی نەخوازراوە ینی شەرع ئاین پێی باش نییە منداڵێک بێدایک و باوک بێت خێزانێک لێک هەڵوەشێتەوە بۆیە ئەوان لیژنەیەکیان ئامادە کردووە داوا لە خێزانەکان دەکەن ژن یاخود پیاو هەر کێشەیەکیان هەبوو ئەوان دەتوان سەردانی لیژنەی فتووە بکەن نەوەک پیاوێکی ئاینی لە مزگەوتێکدا دانیشتووە بچنە لای ئەو بەڵکو مەسەلەی تەلاق کەوتن یان چاکردنەوە یان چارەسەرکردنی کێشەی خێزانی ئەوە لەلایەن لیژنەی فتوای یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی دەبێت کە بێگومان نووسنگیان لە هەموو شار و شارۆچکەکانی کوردستان زۆربەی شار و شارۆچکەکانی کوردستان.
تۆ ملاحەزەت هەبوو وەکو پارێزەرێک بەڵێ. سەبارەت بە مەسلەی ئەو هەوڵانەی دەدرێت بۆ چاکردنەوەی تەلاق یان بەڵێ. چارەسەری کێشەی تەلاق ملاحەزەکەت چ من بوو؟ وەکو سەرنجەکەت چ پارێزەرێک بوو؟ دەستخۆشی لەوانە دەکەم کە هەوڵ دەدەن بۆ چارەسەرکردنی پەیوەندی نێوان ژن و مێرد بە تایبەتی تەلاق بەڵام لێرەدا من تێبینیەکیم هەیە لەسەر وشەی چاکردنەوە لەبەرەوەی تەلاق حالەتێکە لە دەم دەردەچێت تەلاق دەکەوێت ناشکێت تاوەکو کەسانێک بێن یاخود مامۆستایانی ئاینی و زانانی ئاینی بێن چاک بێتەوە ئەوان لە دەڵێن شەریعەتی دەکەوێت ئیسلام ئەوان دەڵێن دەکەوێت بەڵێ. بەڵام ئێمە هەوڵی چارەسەری بۆ دەدەین. بەڵێ لە شریعەتی ئیسلام و لە قانونی ئەحوال شخصیش هیچ وشەک نییە هیچ دەستەوازە ژەک نییە بە ناوی چاکردنەوەی تەلاق بەڵام ئەوەی هەیە چییە لەوانەیە کەسە خێزانی خۆی تەلاقدایە سەرخۆشە یاخود تووڕێ یاخود زۆری لێکرایە دەچیتە لای مامۆستایانی ئاینی یان لیژنەی فتووە ئەوان پێیان دەرێن تەلاقت نەکەوتووە کەسە تەلاقی ناکەوی یعنی بەس ئەو شەیە کفایەتە بەڕای تۆ ئەگەر بەڵام دەبی ئیسپات کە بسلمێنی کە سەرخۆشە یاخود زۆری لێکراوە یاخود ئاگای لە خۆ نەبووە عەسەبی بووە چۆن دەکەوێت تەلاق چۆن دەکەویتن پیاوەک بە ئارەزووی خۆی خێزانی خۆی تەلاقدا هەتا ئەگەر هیچ هۆکار نەبیتن بەڵام بە قەناعەتەوە بیتن تووڕە بێت یان تووڕە نەبێت نابی تووڕەبی نابی سەرخۆشبی نابی زۆری لێکرابی نابی بێ ئاگابی باشە نابی مێشتی لە سخۆ نەبی باشە ئەو چارەسەریەی کە پیاوانی ئاینی دەکەن مارە بەجاش دەگرێتەوە یاخود نا بەڵێ دەبێ ئەوەی تەواو کەم ئەو حاڵەتانەی کە باسم کرد ئەوانە تەلاقیان ناکەوی هەتە مامۆستانی ئاینی بڵێن تەلاقەمان چاکردەوە بەڵام حالەتە چیکەمان هەیە پیاوەکە خێزانی خۆی تەلاق دەداتن بە کامل واعی و هۆشی خۆی تەلاقی دەداتن دەستە لای لێژنەی فتوای دەرێت دەتوانی خێزانەکەت بینیەوە ئەو جا چ تەلەفۆنی بۆ بکاتن برات و خێزانی منیان غەڵەتەکەم کردیا یاخود دەستی بیگری و بیباتە ماڵێ بەڵام ئێمە وەکو یاسا ناسان لە دادگا یعنی بەبێ مارە بەزار لە کەسەش کە مارە بکرێت بەڵێ پێویست بەمارەکردنەوە نییە لە ماوە ئێستا کەلتورە ئەو کەلتورە لێک حالەتی مایە لە قانون باسی کردووە ئەوەش باز دەکەم ئەوە بۆ کەسە چیە ئەگەر سێ جار تەلاقی بدا بابرێن جارێک تەلاقیدایە گەڕاندیتەوە جارش کەش تەلاقیدایە گەڕاندیتەوە سێمین جار ناتوانین تەلاقی بدا شەرع قانونش دەرێتن بە مەرجێک دەتوانی ژنی خۆی بگەڕێنتەوە یانە تا سێ جار مافی پیاوەیەژن تەلاق بدا بەڵێ بەڵام کە دەیهینتەوە چۆنە پێویستە پیاوەک مارەی بکاتن بەڵام مارەکردنەکە بە شێوەی کاتی نەبیتن چونکە لە شریعەتی ئیسلام لە قانونیش نابی ماوەی عقدی زەواج دیاری بکرێت لۆ چەندە و ئەو پیاوە بە ڕەغبەتی خۆی تەلاقی بدات یاخود ئەو پیاوە بمری ئەو جە پیاوەکەی پێشوو دەتوانی بهینتەوە حالەتی تریشمان هەیە ئەو پیاوەی کە خێزانەکەی خۆی تەلاق دەداتن نایگەڕێنتەوە هەتا سێ مانگ زیاتر لێرە پێویستە عقدەشی نوێ بکەن لە محکەمەی یان لە لای مەلای مارە بکە بەڵام پێویستە لە محکەمەی تۆمار بکە کە تەلاقی داوە ئێمە لە دادگا پێی دەڵێن چەسپاندنی گەڕانەوە یعنی تەسبیتی ڕەجعی ئەو تەلاقی کە بووە بەڵام ئەوەی کە باز دەکرێتن تەلاق چاکردنەوە نییە بە هیچ شێوەک تەلاق چاکردنەوەمان نییە لەبەرەوەی ئەو کەسەی کە خێزانی خۆی تەلاقدایە تەلاقەی لێ ڕۆیشتووە ئەو تەلاقە ڕۆیشتووە تەنها دوو تەلاقی مایە کەواتە تەلاقەکە چاک نەبوویتەوە بەڵام بەکو ژیانی ژن و مێردی دەتوانن پێکەوە بژین و حەڵالی یەکترینە مامۆستایەوە باستان لەوە کرد کە لە ماوەی ڕابردوودا لە ساڵی ڕابردوودا زیاتر لە 1007 کەیستان چارەسەر کردو ئەوانەی کە کێشەی کۆمەڵاتی پەیوەندیدارن بە تەلاق قسە لەسەرەوە کرا کە گوایە یەکێتی زانایان تەلاق چا دەکاتەوە ئەمە ڕاستەکەی چۆنە ناوەڕۆکی بابەتەکان چۆنە حتمما میلەتی کورد میلەتێکی موسڵمانە ڕۆژانە کە کێشەی هاوسەرگیری بینی ژن و مێرد دەبێ ڕوو لە مامۆستایانی لوزنەی فتووە ئەکەن لەسەر تاسەری هەرێمی کوردستان هەنگاوی ئێمە بە هەموو شێوەیەکەوەی کە خێزان تێک نەچیت کابرا لەفزی تەلاقی بە زوبان دادێ مامۆستایانی ئاینی بە هەموو شێوەیەک هەوڵی ئیسلاح دەن پەیامی ئیسلامیش ئەوەیە کەوە کێشەی بین و ژن و مێرد بچووک بکرێتەوە چاک بکرێتەوە بۆیە زۆر جاران ئەو تەلاقی کە خوراوە لەوانەیە نەکەت بێت یان لەوانەیە مەخرەجە شەرعی هەبێ بۆیە مامۆستایانی ئاینی بە هەموو شێوەیەک هەوڵ ئەدەن کێشە کۆمەڵایەتەکانی بین ژن و مێرد بەرەو ئەو ئەقارە بن کەەوە خێزان تێک نەچێت و تەبایی بین ژن و مێرد دروست بێت باش قسەی زۆر لەسەر مەسەرەی تەلاق هەیە هەر یەکە زۆرە وەستێک دەکات یانی زۆر جار دەگوترە یەکە جاری یەکەم تەلاق
بخوات یەکەم جار ینی ناکەوێت تەلاقێک دەکەوێت تا سێ جار نەڵێ تەلاق ناکەوێت ڕاستی تەلاق کەوتن چۆنە مامۆستا تەلاق ئەوە نییە کەوا تۆ تەنها ئافرەتەکە جیاب بکەوینە کۆمەڵێک حقوق لە بۆ ئەو ئافرەتە کۆمەڵێک ماف لە بۆ ئەو ئافرەتە ئەچەسپێت بە شێوەی یاسایی لە ڕێگای دادگا لە پیاوەکە وەرە گیری بۆ ئەوی مافی ئافرەتم بکەیت کەوایە لە دەرەوەی ئەو لیژنەیە کەسێک بە تەنیا بێوێ چارەسەری کێشەیەکی نێوان ژنومێر بکە یاخود هەوڵ بدات بۆ وەکو دەگوترێت چاکردنەوەی تەلاق تۆ بەباشی بەڵێ شتێک نییە لە ئیسلام پێ بگوترێت چاکردنەوەی تەلاق بەڵکو ئەوە هەیە ئایا ئەو تەلاقە کەوتیان نەکەوتیە یان ئەو مەخرەجەی چونکە لەو تەلاق ئەلفازی هەیە لەسەر تەنها لەسەر وشەیەک لەسەر شێوەی گوتنەکە لەسەر شێوازی گوتنەکە لەسەر شێوازی عادەدەکانی کە گوتووە لەسەر ئەوە حکومە درێ ئایا تەلاقەکەی کەوتووەیاننا بۆیە جگە لە لەژنەی فتووە لە ڕووی شەرعیەوە هیچ کەسێک مافی دەستکاریکردنی تەلاقی نییە باشە ژنومێر بەیەکەوە دەتوانن بێنە لای ئێوە لای لژنەکە یاخود بە تەنیا ژنێک ئەگەر کێشەیە لەگەڵ پیاویشە بێ ئێوە دەتوان ڕۆلی چارەسەری ببینن نا بابەتەکان جیاوازن بەڵام ئەگەر بێت و ژن و مێردەکە هەردووچیان لێوێ بن هەندێک زار پەیوەستەکات چونکە مەسائلی ژنومێرد پرۆسەیەکی هاوسەرگیری کۆمەڵایەتیە پەیوەستەکە دەوروبەرەکانیشیان باوچیان برایان چکە زۆر زارە ئەوانە سەوە بیچێشەنە کە تەداخلی بینی کێشەی نێوان ژن و مێردەکەن. جەنابی پارێزەر تۆ تەمەنێکت هەیە لە ناو دادگا ئاگاداری کەیسەکانی سەبارەت بە مەسلەی کێشەی خێزانی و تەلاق محکەمەمان هەیە دادگامانێت چەندین دادوەرمان هەیە لژنەی فتواشمان هەیە ینی بوونی ئەم دوو مرکەزە ئەم دوو شوێنە بەریەکەوتن دروست ناکات سەبارەت بە تەلاق بە مختصری کە برین تەلاق بە خۆ دەزانی سێ نەوعمان هەیە تەلاقمان هەیە ڕەجعی بە پێی مادە 38 کە واضح ڕۆنی کردوێتەوە تەلاقی ڕەجعیمان هەیە تەلاقی بائینمان هەیە بائینیش دەبێتە دوو زۆر بائین بەینە سوغرا بائین بەینە کوبرا پیاو ژن تەلاق دەدا لە ڕووی ئاینەوە ژن دەتوانێت پیاو تەلاق بدە ئەوە تعدیلاتێکمان هەیە لە قانونی ئەحوال شخصی کە پەرلەمانی کوردستان دایڕێژ لە گرێبەستەکە ئەگە ئاماژەی پێکرا بوو کە عیسمەت لە دەست پیاو بی ئەو وەختی بەس لێرە زیاتر ئەوە زۆر کەم زۆر کەمە ئەدی ئەگەر ژنێک داوای کرد جیا بکتەوە لە هیچ ینی هۆکارێک دەبێ مبەریرێک دەبێ جیابوونەوە هەردوو لامەتەن دویان هەیە داوا تۆمارکردن لە ڕووی یاسایی تەلاق لە دەست ژن نییە نەخێر عیسمەت لە دەست پیاوە بەڵام ئەگەر پێشتر گرێبەستەکەیان لە دەست ژن بێ دەکرێت گرێبەست ئەگە لە گرێبەستی تازە مارەکردن ئەگە ئاماژەی پێکرا بوو عیسمەتەکە لە دەست ئافرەتەکە بی ئەو وەختی دەکرێت بەڵێ ئاماژەی پێ نەکرابوو نەخێر بەڵام دواتر دەتوانێت ئەگەر بیۆ جا ببتەوە لە دادگا سکاڵە تۆمار لێکۆڵینەوە داوایە داوای ئەحوال شخصیە محکمەی ئەحوال شخصی داواش وەچ پێتم وت بۆی هەیە ئافرەتەکە تەفریق داوا بکە یعنی بەمانەی تەفریق بزانە یعنی لێک جیابوونەوە لە ڕێگای دادگا ئەویش ئەگەر تەفریقەکە دادگا مەسەن سەلمێنرا بۆ دادگای بەڕێز تەفریقیشمان هەیە خلاف یعنی لێک تێنەگەیشتن تەفریقمان هەیە زەرەرمەند ئافرەتەکە لی دەدرێ لە ڕووی خیانە زەوجیەوە بە ئەنواعی هەیە دیارە واضح کراوە یاخود خلافمان هەیە لە ڕووی هەجر مثلەن کابرایە کە هەجر دەچێتە دەرەوە ئێستا لە تعدیلاتی تازەمان خلالی ساڵک بۆ ساڵک ئەگە هەجری کردبوو ئافرەتەکە بۆی هەیە داوا تۆمار بکاتن لە بۆ خلافی مافیشی دەکەوێت بەڵێ مافی کامل دەکەوێت. لژنەی فتوای سەربەیەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان باز لەوە دەکات کە ئەوان بە هیچ شێوەیەک باسییان لەوە نەکردووە تەلاق کەوتن چاک دەکەنەوە بەڵکو چارەسەری بۆ دەدۆزنەوە دەژڵێن دەرگاکانمان کراوەیە لە هەموو شار و باژێرەکانی کوردستان لەوەی هەر خێزانێک کارگەیشت بێتە مەسەلەی تەلاقدان لژنەی فتوە ئامادەیە ناوبژیان لەگەڵدا بکە چارەسەرێک بۆ کێشەی ئەوان
بدۆزێتەوە بەڵام لەگەڵ ئەوەشدا هەم دادگاکان هەم لیژنەی فتواش پێیان وایە هەر دروستکردنی هەر خێزانێک لەسەر بنەمایەکی تەندروست دەبێت ئەگەر لە سەرەتادا خانووەکە بناغەکەی تەندروست بوو ئەوە بێگومان هەڵوەشانەوەی زەحمەت دەبێت بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەگەر لێک تێنەگەیشتن دروست بوو ئەوە ئامادەن ئەوان هاوکاری خێزانەکان بکەن بۆ ئەوەی گیان نەبنەوە تا باسێکی دیکە بابەتێکی دیکە بەخواتان دەست پێێت.